بەخێر بێن بۆ تۆماری دەنگی باسی بکەین کە لەلایەن لاها پێشکەش کراوە. سەکۆیەکی ئۆنلاینە کە کچانی هەرزەکار و ژنان تیایدا دەتوانن زانیاری دەربارەی تەندروستی و سەلامەتی و خۆشگوزەرانی خۆیان وەربگرن. ناوەڕۆکەکانمان لەسەر بنەمای زانیاری زانستی دانراون و تەنها بۆ مەبەستی فێرکاری. بۆ مەبەست لە بابەتەکان ئەوە نییە کە ببنە جێگرەوە بۆ ئامۆژگاری یان چارەسەری پیشەگەرانە. من ناوم نەورۆزە و ئەمڕۆ باسی بابەتێک دەکەین کە بەشێکی گەورەیە لە ژیانی هەر کچێک، هاتنی سووڕی مانگانەت. سووڕی مانگانە لەگەڵ گۆڕانکاری گەورەدا دێت لە ڕووی جەستە، هەستەکانت و لە هەندێک کەلتوریشدا لە ڕووی چۆنێتی بینینی لەلایەن خێزان و کۆمەڵگەوە. چۆنێتی هەستکردنی کچەکە بە سووڕی مانگانە زۆرجار لە ژێر کاریگەری چۆنێتی قسەکردنی خەڵک جەربارەی و چ کارزانەوە نیشان دەدەن کاتێک بۆ یەکەم جار سووڕی مانگانی دێت. وەک دایکێک کە بەم ئەزمونەدا تێپەڕیویت لەوانەیە لە بیرت بێت کە چۆن دایکت، خوشکەکانت، هورەکانت باسی سووڕی مانگانیان دەکرد و چۆن کاردانەوەیان دەدا کاتێک بۆ یەکەم جار سووڕی مانگانەت هات. ڕەنگە ئەزمونێکی خۆش بوو بێت یان ڕەنگە ناخۆش بوو بێت، یان ڕەنگە هیچ کەسێک قسەی لەگەڵت نەکرد بێت و تۆ بە تەنها ڕێگەت دۆزیوەتەوە. ئەزمونەکەت هەر چۆن بوو بێت تۆ لێرەیت چونکە دەتەوێت کچەکەت ئەزمونێکی باشی هەبێت. گفتوگۆکردن لەگەڵ کچەکەت سەبارەت بە سووڕی مانگانە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئامادەکردنی و لە قاڵبدانی هەستەکانی سەبارەت بەو بابەتە. دەرفەتێکی گرنگت هەیە بۆ کەمکردنەوەی هەر شەرمەزاریەک یان شەرمەزاریەک کە کچەکەت هەستی پێدەکات سەبارەت بە سووڕی مانگانە. دەتوانیت ئەمە بکەیت بە بەکارهێنانی ڕوونکردنەوەیکی ورد بەڵام سادە، بەکارهێنانی ڕوانگەیەکی ئەرێنی و کراوەی و کنجکاو بوون لە پرسیارەکانی کچەکەت. بەڕاستی قسەکانت و تۆنەکەت گرنگ دەبێت. ئەنجامدانی هەموو ئەمانە دەتوانێت یارمەتی کچەکەت بدات کە هەست بە ئاسوودەیی و متمانە بەخۆبوون و کەمتر نیگەرانی و ترس و تۆقاندن بکات و تەنانەت ڕەنگە قەدری سووڕی مانگانەکەشی بزانێت. هەروەها چەند هەستێکی کەچ لەسەر سووڕی مانگانەی پەیوەندی بۆەوە هەیە کە چۆن هەست بە جەستەی بەگشتی دەکات بەتایبەتی لە کاتی باڵغ بووندا. بۆیە تۆش یارمەتی درێژخایانی دەدەیت بۆ ئەوەی پەیوەندێکی ئەرێنی لەگەڵ جەستەیدا هەبێت. ئێستا کە هەموو شتێک ئامادەیە با بچینە ناو گفتوگۆیەکی ڕاستەقینەی نێوان دایکێک و کچەکەی. گوێ لە چۆنێتی قسەکردنیان دەربارەی سووڕی مانگانە بگرە بۆ ئەوی بتوانیت بیرۆکێکی لێوەربگریت لەسەر چۆنێتی کردنەوەی ئەم بابەتە لەگەڵ منداڵەکەت. یان ئەگەر تۆ خاوەنی پرسیارەکانی ڕەنگە کەمێک یارمەتیت بدات لە تێگەشتێکی باشتر. با دەست پێ بکەین. کچە ئازیزەکەم، دەتوانین کەمێک قسە بکەین؟ شتێکی زۆر گرنگم هەیە دەمەوێت باسی بکەم. بە دڵنیاییدایە، فەرموو. ئایا شتێکت بیستووە کە پێی دەوترێت سووڕی مانگانە؟ بەڵێ، پێم وایە. ئایا ئەمە ئەو کاتەیە کە کچان خوێنیان لێ دەڕژێت؟ ڕاستە. هاتنی سووڕی مانگانەکەت بەشێکی ئاسایی گەشەکردنە. ئەمەش نیشانەیەکە کە جەستەت بە شێوەیەکی تەندروست کار دەکات. لەوانەیە کەمێک شێوەی ترسناک بێت، بەڵام لە ڕاستیدا هیچ شتێک نییە لێ بترسیت. ئایا دەتەوێت کەمێک زیاتر ڕوونی بکەمەوە؟ بەڵێ، وا بزانم. بۆچی ئەمە ڕوو دەدات؟ پرسیارێکی زۆر باشە. کەواتە هاتنی سووڕی مانگانەکەت بەشێکە لە شتێک کە پێی دەوترێت سووڕی مانگانە. ئەمە شێوازێکی سروشتی جەستەی ژنانە بۆ ئامادەبوونیان بۆ دووگیانی. بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە تۆ منداڵە دەبێت، تەنها بەمانەی ئەوەیە کە جەستە توانای ئەوەی هەیە. تێگەیشتم. کەواتە بە تەواوی چی ڕوو دەدات؟ باشە. لەناو جەستەدا دوو ئەندامی گرنگ هەیە، پێیان دەوترێت هێلکەدان و منداڵدان. مانگی جارێک هێلکەدانەکان هێلکێک دەردەدەن کە یەکێکە لەو بەشانەی پێویستە بۆ دروستکردنی منداڵ. لە هەمان کاتدا منداڵدانەکانت دەست بە ئەستوربوون دەکات وەک دروستکردنی جێگەیەکی ئارام بۆ ئەگەری گەشەکردنی منداڵێک. بەڵام ئەگەر منداڵ نەبێت؟ پرسیارێکی باشە. ئەگەر منداڵ نەبێت، جەستت پێویستی بەو چینە زیادەی منداڵدانەکە نییە، بۆیە دەیخاتە دەرەوە، ئەوەش وەک خوێن دێتە دەرەوە لە ڕێڕەوی منداڵدانەوە. ئەوە سووڕی مانگانەیە، تەنها شێوازێکی جەستەیە بۆ مانەوە بە هاوسەنگی و تەندروستی. زۆر سەرسوڕهێنەرە، وانییە؟ بەڵێ وایە. بەڵام بۆ نمونە چی بکەم کاتێک کە ڕوو دەدات؟ چەندین ڕێگا هەیە بۆ ڕێخستنی خوێنەکە، شتی وەک پات، تامپۆن، کوپ و تەنانەت جلی ژێرەوەی تایبەتیش هەیە. کاتێک کاتی گونجاو هات، نیشانت دەدەم کە چۆن بەکاریان بهێنیت و دەتوانیت بڕیار بدەیت کامیان بۆ تۆ گونجاوە. زۆر باشە.
دەزانم هەست دەکەیت کە زانارەکان زۆرن، تەنها ئەوەت لەبیر بێت سۆڕی مانگانە بەشێکی ئاسایی و تەندروستی گەشەکردنە. ئەوە مانای ئەوەیە کە جەستت بە شێوەیەکی دروست کار دەکات. ئایا پرسیاری دیکەت هەیە لەم بارەیەوە؟ بەڵێ، بۆچی هەموو کەسێک سۆڕی مانگانیان نییە؟ وەکو براکەم. پرسیارێکی تر کە زۆر باشە. سۆڕی مانگانە بەشێکە لە لەشی مێینە، بۆیە تەنها ئەو کەسانی کە هەندێک ئەندامی جەستیان هەیە وەک منداڵدان سۆڕی مانگانیان دەبێت، لەبەر ئەوەیە براکەت سۆڕی مانگانەی نییە. تێگەشتم. کەی سۆڕی مانگانەکەم دەست پێ دەکات؟ هەندێک کەچ لە تەمەنی 9 یان 10 ساڵیدا یەکەم سۆڕی مانگانیان دەبێت و هەندێکی تر لەوانەیە دواتر بێت، نزیکەی 14 تا 15 ساڵی. تەمەنێکی دیاریکراو یان دروست نییە، بۆ هەر کەسێک جیاوازە. درێژی ماوەکەی چەندە؟ دەکرێت جیاواز بێت. هەندێک کەس سۆڕی مانگانیان تەنها چەند ڕۆژێک دەخایەنێت، لە کاتێکدا هەندێکی تر لەوانەیە بۆ هەفتەیەک بمێنێتەوە. لەگەڵ ڕێخستنی جەستەت لەوانەیە هەندێک مانگ کورتتر بێت و لە هەندێکی تردا درێژتر بێت. ئازاری هەیە؟ هەندێک جار ڕەنگە هەست بە ئازاریان گرژبوون لە ناوڕاستی سکت یان پشتت بکەیت پێش یان لە کاتی سۆڕی مانگانەت. هەندێک چیش هەست بە کەمێک دڵتێک چوون دەکەن. بەڵام ئەگەر هەستت بە ناڕەحەتی کرد، هەمیشە دەتوانیت لەگەڵ من قسە بکەیت و پێکەوە چارەسەری دەکەین. چەند خوێن دێتە دەرەوە؟ سۆڕی مانگانەی هەموو کەسێک جیاوازە. هەندێک زیاد و هەندێک کەم خوێن دەڕێژن. ڕەنگە هەندێک مانگ سووک بێت و هەندێک مانگ قورس بێت، بەتایبەتی کاتێک بۆ یەکەم جار دەست پێ دەکات. لەگەڵ کات جەستەی خۆت ئەناسیت و ئەگەر هەرگیز هەستت بە نیگەرانی کرد، تەنها ئاگادارم کەرەوە. ئایا هیچ شتێک هەیە نەتوانم بیکەم کاتێک سۆڕی مانگانم هەبێت؟ بەگشتی دەتوانی زۆربەی ئەو شتانەی کە هەمیشە دەیکەیت بیکەیت، بەڵام ڕەنگە هەندێک جار هەست بە کەمێک ماندووی یان ئازار بکەیت، بۆیە لەوانەیە حەز نەکەیت هەموو شتێک بکەیت. بەپێی ئەوەی چی بەکاردەهێنیت بۆ هەڵمژینی خوێن، وەک ئەگەر پات بەکاربهێنیت لەوانەیە نەتەوێت مەلە بکەیت، بەڵام جگە لەوانە سۆڕی مانگانەت نابێتە ڕێگر لە ئەنجامدانی ئەو کارانەی کە حەزت لێیانە. ئەوە باشە. یەک شتی تر، هەندێک جار کاتێک باسی سۆڕی مانگانە دەکەین، لەوانەیە پرسیاری دیکە سەبارەت بە دووگیانی و چۆنێتی دروستبوونی منداڵ بێنە پێشەوە. ئەگەر هەر کاتێک پرسیارت هەبوو لەو بارەیەوە، دوودڵ مەبە لە پرسیارکردن. دەتوانین لە هەر کاتێک کە ئامادە بیت باسی بکەین. باشە، سپاسدایە، ئەمە زۆر بەسوود بوو. خۆشحاڵم کە قسەمان کرد. لەبیرت بێت من هەمیشە لێرەم ئەگەر پرسیاری ترس هەبێت. تۆ گەورە دەبیت و ئەمە شتێکە کە پێویستە پیرۆزی بکەین. لەبیرت بێت ئەم جۆرە گفتوگۆیانە ڕەنگە بۆ هەردووکتان سەرسوڕهێنەر یان ترسناک بێت. هەوڵ بدە ئەم گفتوگۆیانە وەک دەرفەتێک ببینیت بۆ زیادکردن و قوڵکردنەوەی پەیوەندیەکەت لەگەڵ کچەکەت. لەوانەیە هەستی ناڕەحەتی بە هەردووکتان ببەخشێت، بەڵام بە قسەکردن لەسەر ئەم بابەتانە بۆی دەردەکەوێت کە تۆ دەتوانیت مامەڵە لەگەڵ ناڕەحەتیەکاندا بکەیت و تۆ سەرچاوێکی زانیاری گرنگیت بوویت. هەروەها دەتوانێت بێتەلات کاتێک پرسیاری یان نیگەرانیەکی هەبێت. ئەگەر پرسیاری ترت هەیە یان دەتەوێت قسە لەگەڵ کەسێک بکەیت، دەتوانیت سەردانی laha.org بکەیت بۆ پەیوەندیکردن بە دابینکەرێکی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی کلیککردن لەسەر دۆزینەوەی خزمەتگوزارەکان یان بۆ گەڕان بە دوای بابەتی زیاتر بە بەکارهێنانی ئەرکی گەڕان.